پێویستە هەر کەسێک ببێ بە بەخێوکەر خولیا و خۆشویستنی ئەو باڵندەیەی لە دڵی چەسپا بێ بەڕاستی. لە ساڵی 2010 من بە خێوکەرم بە تایبەت باڵندەی خۆشەویستی لە عێراق بە باڵندەی غەندور ناسراوە. ئەو باڵندەیە ئەوەندە سیفات و ئەوەندە خولیای جوان بوو، یاریکردنی خۆش بوو، خۆشویستنی ئەو باڵندەیە، محەبەتی ئەو باڵندەیە کە وای لێ من کرد ڕێژەکەی زیاتر کەم، دوکانێک بۆ خۆم دابنێم. من ناوم محەممەد نیزال عەزەدین، ناسراوم بە محەممەد تەک. باڵندەکانم تاک بووە و هەر برادران هاوڕێیان بە محەممەد تاک ناویان بردوومە. لەڕووی زانستیەوە بەخۆی تەسنیفی وەکو باڵندەی خۆشی تەسنیفیان گەلێک زۆرە. بەخۆی غەندور با بڵێن لە 9 قەومیەت پێکاتوە، لە هەر قەومیەتیش بە سەدان نەوعیەتی هەیە. تەسنیفەکان زیاتر دەبی بزانی، دەبی شارەزایەکت لێ هەبی کە چۆن چ ڕەنگە و چ ڕەنگەک لەگەڵ یەک جور دەکەی کە فەرخەتی جوانت باتێ، ڕەنگەتی دەگمەنت براتێ، تەسنیفی ئەو تەیرێ بگۆڕێ. وە باڵندەیەکیشە هەتا بڵێ لە بۆ ئینتاز لە بۆ وەچە سەریع و ساڵش دەتوانی 3-4 ئینتازی لێ بگری. خۆشویستنی ئەو باڵندەی وا لێ من کرد کە لە ئەوروپاش ڕێژەیەکی زۆر بۆ خۆم بێنم لە هەموو جۆرەکانی باڵندەی غەندور. بەخۆی ژینگەی سەرەکی ئەو باڵندەیە لە ئەفریقیا دەژین و لە ئوسترالیاش بوونیان هەیە. بەخۆی ڕەنگە سروشتەکەی ئەو باڵندەیە هەمووی سەوزە، بەڵام مرۆڤ دەستکاری جینایەتی کردووە کە لەبەر دەستکاریکردنی جیناتی ئەنواع ڕەنجی لێ دروست کراوە. خۆشبەختانە لە زەمانێکی کۆنەوە ئەم باڵندەیە هاتووتە بۆ کوردستان. هاتنەکەشی بە ڕێگەی تیجارەتەوە، بەکو ئەو دوکاندارانێک کە زۆربەی جار ئێمە لە بەلجیکا تەڵەب دەکەین یان لە هۆڵەندای تەڵەب دەکەین، لێوێ دەڕا باڵندەکەی هاتووتە کوردستان. ئەگەر هەر کەسێک خولیای بە خێوکردنی باڵندەی هەیە، پێویستە وەکو باڵندەی زینە ڕابگرێ، نەوەکە ئەو باڵندانە کە لە سروش کە باڵندەی چێوی ناسراون، ئەمانە ئی بە خێوکردن نین، هەتا لە ناو قەبەزیش ناژین بەڕاستی، تووشی مرداربوونیش دەبن. جا بۆیە ئەو باڵندانە باڵندەی زینەن لەبەرەوەی دەستکاری جینایەتیشان کراوە لە هەمان زۆر سەدان زۆری ڕەنجی هەیە و یعنی بەڕای من هەر کەسێک خولیای بە خێوکردنی باڵندەی هەبی لە باڵندەی زینەوە دەست پێکە و وەکو باڵندەی تەیرۆحەبە و کۆکتێلە و زۆربەی باڵندە دەنگ و خوارەکان و دەنگ و گڕاستەکان، بەڵام باڵندەی سروش بەڕاستی ئەوە ناکە خولیا و حەزی بە خێوکەر. ئەوانەی کە زۆربەی بەخێوکەرن بەڕاستی دێن بۆ دوکانەکەی من، هەم وەکو کڕیار دێن بۆ کڕینی باڵندەکان و هەم بۆ پێداویستی خۆراک و ئەو شتانە لە لای من بەدەست دەکەوێت. هەر باڵندە خۆراکە تایبەتی خۆی هەیە. لە کوردستان زیاتر گەنممان هەیە، هەرزنمان هەیە. بەخێر بێورە فەرمووت چ دەویست؟ هەرزن. یعنی لەبەرەوەی بەخۆم چەند ساڵە معلوماتم لەسەر ئەم خۆراکە هەیە، ئەو مارکەی هەیە، بۆیە ئەو مارکەیەشم هەڵبژاردەوە کە بە خێوکەرانی سودمەند بن لە باشترین زۆری خواردنی مارکەی دەلینەجە. لێرە ئەساسترین شت چییە؟ ڕوحی باڵندەی خۆراکە. ئەگەر خۆراکی ئەو باڵندەیە باش بوو، بە باشترین شێوە پەروەردەت کرد، بە باشترین شێوە خۆراکی باشت پێدا، ئەو باڵندەیە لە ڕووی تەندروستەوە زۆر جوان گەشەی دەکات، سیحەتی خۆش دەبێ و بەڵام هەندێک خۆراکەیە تەماشا دەکەی زبلە. زۆر جاکە خۆراکەکە دەدا بە باڵندەکەی تووشی هەزاران نەخۆشی دەبی. جا بۆیە من داواکارم لە هەر بەخێوکەرە باشترین شت ئەوەیە کە خۆراکی چاک و مارکەی بە کوالێتی باش دیدە بە باڵندەکانی. ئێمە بەڕاستی ناکرێ بەس پشت بە خۆراکی تایبەتی بە باڵندە بەسین، دەبی پشت بە سەوزە و میوەکانی بەسین. سەوزە و میوەش پێویستە لە ڕۆژانە جارێک بدرێ بە باڵندەکان، سەوزێزە، جێزەرە، کەرەوزە، جەرزیرە، لە ڕۆژێکی جارە قاپەکان بۆ پڕ بکرێ و 20 ساعت جارێکیش خۆراکەکەی بۆ بگۆڕێ. کە تۆ بووی بە بەخێوکەر دەبی باڵندەکانی سروستی شت خۆش بێت، بە هیچ نەوە ئاگنابی ئازاری باڵندە سروشتەکان بدەیت.
ڕاوکردنی باڵندا چێویەکان واتە وێرانکردنی سروشت داخم لە بۆ ئەو کەسانێک کە لە بۆ بڕەپارەیەک سەدان باڵندەی سروشتی دەگرن و دەینە بازارەکان تیجارەتی پێ دەکرن ئەمە کارێکی زۆر قێزەوەنە بەڕاستی ئامانجم لە بەخێوکردنی باڵندا سەرەتا وەکو بژێوێکی کەم لە بۆ دابینکردنی ژیانی خۆم بەڵام زۆربەی هەرە زۆرەکە وەکو خولیایەک وەکو جوانی سروشتێک پەرە بە باڵندەی جوانی بدەم و باڵندەی جوانی لە کوردستان بوونی هەبێت و ئێمە وەکو وڵاتانی دەرەوە بتوانین باڵندە بە شێوەیەکی سەرکەوتوو بە شێوەیەکی پرۆفشناڵانە بە پێشی بێخین و هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانین هەموو باڵندەکان بتوانین ئازادیانکەن بگەێنرێن بە سروشتی خۆیان